چاپخانەکەی پیرەمێردی شاعیر کە تەمەنی 82 ساڵە 56 ساڵە لە چاپکردن وەستا و کار ناکا چاک دەکرێتەوە و بەشێک لە بەرهەمەکانی پیرەمێردی بە شێوازە کۆنەکەی پێچاپ دەکرێتەوە. پیرەمێرد لە ژیانیدا لە چەندین گۆڤار و ڕۆژنامەدا کاری کردووە. یەکێک لە وێستگەکانی کارکردنیشی کارکردن بووە لە ڕۆژنامەی ژیان کە لە دوای کۆچی دوای حەسەن نازمبەک وەک سێەم سەرپەرشتیاری ڕۆژنامەی ژیان لە سلێمانی دەست بەکار بوو بۆ تا سەرنووسەری ئەو ڕۆژنامەیە کە لەلایەن شارەوانی سلێمانیەوە دەرچووە، بەڵام شارەوانی بایەخی زۆری بە ڕۆژنامەکە نەداوە. پیرەمێردیش ڕۆژنامەکەی وەرگرتووە بۆ خۆی و چاپخانەکەی لە شارەوانی سلێمانی بەکرێ کردووە. بەوەش پیرەمێرد لە 4 ئابی ساڵی 1934ەوە بۆتە سەرپەرشتیار و سەرنووسەر لە ڕۆژنامەی ژیان، بەڵام لە 30 ئابی ساڵی 1937 لە دوای تەواوبوونی ماوەی بەکرێگرتنەکەی چاپخانەکە شارەوانی ماوەی بەکرێگرتنەکەیان بۆ تازە نەکردەوە. ئەویش ناچار بووە بچێتە بەغدا و چاپخانەیەک بکرێت. لە 30 ئەیلولی ساڵی 1937 ژمارە 539 ڕۆژنامەی ژیانی بە ئەمێری چاپەکەی خۆی لە سلێمانی چاپ کرد. بۆ کڕینی چاپخانەکەش پیرەمێرد خانۆکەی وەک گرنتی داناوە و درێژەی بە چاپکردنی ڕۆژنامەی ژیان داوە. لە سەرەتای ساڵانی 1970 بە مەبەستی پاراستنی چاپخانەکە وەک بەشێک لە کەلەپوری کورد چاپخانەکە براوە بۆ مۆزەخانەی ئەنتۆگرافی شاری سلێمانی کە سەر بە زانکۆی سلێمانیە. لە ئێستاشدا چاپخانەکە گواستراوەتەوە بۆ بنکەی ژین لە سلێمانی و ئەرکی پاراستنی خراوەتە ئەستۆی بنکەکە. دوای 82 ساڵ لە تەمەنی چاپخانەکەی پیرەمێرد ئێستا بنکەی ژین بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی کەشکۆڵی سەر بە زانکۆی ئەمریکی کە کار لە بواری پاراستنی کەلەپوردا دەکەن لە هەوڵی چاکردنەوەی ئامێرەکەدان. سەدیق ساڵح سەرپەرشتیاری گشتی بنکەی ژین لەبارەی بیرۆکە و چۆنێتی دەستکردن بە چاکردنەوەی چاپخانەکەی پیرەمێرد وتی: پیرەمێردێکێکە لە شاعیر و کەسایەتیە هەڵکەوتوو ناودارەکانی کورد. ناوی تەواوی تۆفیق کوڕی مەحموود ئاغای کوڕی هەمزە ئاغای مەسرەفە. لە ساڵی 1867 لە شاری سلێمانی لەدایک بووە. لە دوای تەواوکردنی قۆناغەکانی خوێندن دەستی کردووە بە کاری ڕۆژنامەنووسی و لە سەدەی ڕابردوودا خزمەتێکی گەورەی بەڕەوتی ئەدەبی و ڕۆژنامەوانی کوردی کردووە، بە تایبەت بۆ ئامێری چاپەی بەر لە 82 ساڵ هێنایە سلێمانی. نازانم عەمەلیاتەکە چۆنی شي لو بابتها